پرسەی مامۆستای قورئان خوێن مامۆستا محەممەد ستارە لە خوورماتوو کە لە تەمەنی 67 ساڵیدا بەهۆی نەخۆشی دڵکۆچی دوایی کرد. مامۆستا محەممەد ستار وەکو کەسایەتێکی دیاری ئیسلامی و قورئان خوێن و دەنگخۆش لە ئاسمانی کەرکووک و خوورماتوو دەدرەوشایەوە و ڕۆڵی هەبوو لە پێگەیاندنی شەیدایانی قورئانی پیرۆز. مامۆستا محەممەد ستار یەکێک بوو لە قورئان خوێنە نێودەوڵەتیەکانی شاری دووس خوورماتوو و هەروەها لە کۆمەڵێک لە پێشبڕکێی قورئان خوێندن بەشداری کرد و لە زۆربەیانە پلە یەکەمەکانی هێنا لە دەرەوەی وڵات و لە ناوەوەی وڵات. و هەروەها مامۆستا محەممەد ستار یەکێک بوو لەو کەسانەی کە قورئان ڕەنگی دابوویەوە لە جلوبەرگیا، لە هەڵسوکەوتیا، لە خیلقەتیا، لە مەکانەتیا، بۆیە خەڵکێکی زۆر حورمەتیان لە مامۆستا ئەگرت و هەموو مەزهەبەکان لەم شارەیە مامۆستا لایەن بەڕێز بووە و لە دەستدانی مامۆستا بەڕاستی خەسارەتێکە بە تایبەت بۆ ئێمەی بنەماڵەی و خەسارەتێکە بۆ ئەم شارە. کەسایەتی و مامۆستایانی ئاینی سنووری خوورماتوو ڕۆڵی گرنگی مامۆستای قورئان خوێن و دەنگخۆش مامۆستا محەممەد ستار بەرز دەرەنخێنن و دەڵێن بە نەمانی بۆشایەکی گەورە جێدەهێڵێت. ڕحمینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. دیارە ئەمڕۆ ئێمە لە شاری دووس خوورماتوو مامۆستایەکی بەناوبانگ قورئان خوێنێکی دەنگخۆش و زڵال ئەمڕۆ وفاتی کرد گەراوە بە ڕەحمەتی پەروەردگارەوەش مامۆستا محەممەد حەقەت کەلێنێکی گەوری خستە ناو قورئان خوێنان و هەروەها مامۆستایان ئێمە لێرەوە حەقەت داواکارین لە خوای گەورە لێ خۆش بێ و خوای گەورە ئەو کەلێنەمان بۆ پڕکاتەوە. مامۆستا چەند ساڵێک ئێمە هەموو مامۆستاکان دیار لە خزمەتی ئەو خوێندومانەوە دەرس ئیسفادەمان لێ کردووە. ئەمڕۆ خەسارەتێکی گەورەیە بەڵام ڕازین بە قەدەری خوای گەورە ئەوەیەکەوە هەمومان ئەگەڕێنەوە لای پەروەردگار و ئەو لەدایکمان بە ڕەحمتر و بە سۆسترە بۆمان خوای گەورە مامۆستا لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام حەشر بکاوە ئێمەش بەو بگەێنێ ئینشاءڵڵا. لە مانگی ڕەمەزانە بەتایبەتی لە هەموو بۆنەکانی ترە کاتێکی چاکی خۆی تەرخانە کرد بۆ فێرکردنی قورئانی پیرۆز تەنانەت لەناو ئەو دوکانی خۆیان کە لە هەشتاکان و نەوەتەکان ئیشی تێدا کرد بەڕاستی ئاگیانی خەریکی ئەوە بوو وەختێکی دانا بۆ فێرکردنی قورئانی پیرۆز بۆ ئەو کەسانێکەوە شەیدا و خۆشەویستی قورئانی پیرۆزن. خوای تەعالا لێی خۆش بێت. ئێستاش وا هەمووتان ئەبینن جەنابتان بێت لێتان و دیارە کە تەعزیەکەی مامۆستا بەڕاستی هەموو چین و توێژەکانی شاری دووزی گردۆتە خۆی لە کورد و لە عەرەب و لە تورکمان و لە برایانی سونە و برایانی شیعە و لە هەموو توێژەکانی ئەم شارە بەڕاستی زۆر بەداخن بووی. ئێمە بەڕاستی جێی داخە لە دەستدانی ئەم مامۆستا بەڕێزە. مامۆستا محەممەد ستار لە ساڵی 1957 لە خوورماتوو لەدایک بووە. لە سەرەتای خوێندنی داخولیا و شەیدای قورئان خوێندن بووە. لە سەرەتای هەشتاکانیشدا پەیوەندی کردووە بە پەیوەندی ئیسلامی و لەگەڵ مامۆستا شێخ محەممەد بەرزنجی درێژە بە خەبات و چالاکی خۆی دەدات. مامۆستای قورئان خوێن تا ئەو ساتەی وەفاتی کرد وەک کەسایەتیەکی شارەزا لە خوێندنی قورئان لە بۆنە و شوێنە گشتەکان و بە دەنگێکی زوڵاڵ قورئانی دەخوێند و گوێگرانیشی بە تاسەوە گوێیان بۆ دەگرت. أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد. چیانوری کەناڵی پەیام خوورماتوو.